لێگە خۆشەویستان من چۆمان خسرەوم لە تەلەڤیزیۆنی سلێمانی لەگەڵتانم ئامادەکاری پێشکەشکاری پرۆگرامی ئەمڕۆی چۆمان لەگەڵتان ئەمڕۆ لەگەڵ کەژان محەممەد وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەم لە ستۆدیۆی ئەمڕۆی چۆمانە دەچمە لای میوانەکەم کەژان محەممەد زۆر بەخێراتی کەژان محەممەد طبعاً وەکو کادرێکی پارتی ئەندام پەرلەمانێکی پارتی دروشمەکانی پارتی لە کوای بینیتەوە کە لەگەڵ کردار و لەگەڵ پراکتیکایەنەوە کە بە تایبەتی بۆ هەڵمەتی هەڵبژانەکانی ئەمجاری ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەڵێ دەستی ئەوەڕاست خۆش بێت کاک چۆمان. ئێمە گەر ڕاستەخۆ داخڵی پرسیارەکەی جەناب ببین ئێمە لە دروستبوونی دەوڵەتی نوێی عێراق پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی بە تایبەت بە مەرجێک داخڵی پرۆسەی هەم ئازادکردنی دەوڵەتی نوێی عێراق بوو و لە دوای 2023 هەم بنیادنانی دەوڵەتی نوێی عێراق ئەوەی چەسپاندنی سیستەمی فیدرالی لە عێراق چەسپاندنی سیستەمی فیدرالی لەسەر سێ پایە و سێ تەوەری سەرەکی ئەویش هاوبەشی هاوسەنگی سازان بوو کە وا بڕیار بوو لە بنیاتی دەوڵەتی نوێی عێراق ئەم سێ پایە بێت کە ئێمە ئێستا کە ئەمە دروشمی سەرەکی پارتی دیموکراتی کوردستانە لەم هەڵبژاردنەیە کەواتە پارتی دیموکراتی کوردستان لە دروستبوونی دەوڵەتی نوێی عێراق بۆ ئێستا هەوڵی ئەوەی یاوە کە بە بەردەوامی سیستەمی فدرالی لە ناو عێراقا جێبەجێ بکرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە ئێمە کاتێک ئاڵین ئەم بۆچی دروشمی ئێمەکەواتە ئەم دروشمە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بۆیە بەڵێ پارتی دیموکراتی کوردستان دروشمی سەرەکی سێ پایە ئەو سێ پایە کە وا بڕیار بوو دەوڵەتی نوێی عێراقی لەسەر بنیاد بێت تاوەکو ئێمە وەکو هەرێمێک لە ناو دەوڵەتێکی فیدراڵە بەشێکی سەرەکین لە ناو نەتەوەی عێراقا و بەشێکی سەرەکین لە ناو سیستەمی سیاستکردن لە ناو ئەم دەوڵەتەیە بتوانین لەو چوارچێوەیە خەباتی پەرە بە خەباتی سەردەمیانی خۆمان بین و لە پێناو مافەکانی گەلی کوردستان بەردەوام لە هەوڵ و تێکۆشانە بین. ئەوەم لا گرنگ بوو کەژان خان ینی پارتی دروشمەکانی ئەمێ دروشم کاتێ دروشمی هەڵەگری کە بیکەیتە کردار بیکەیتە پراکتیک کەواتە هاوبەشی هاوسەنگی سازانی عێراق لەگەڵ کووردا بە تایبەتی لە باشوورە نەدەچۆتە بواری جێبەجێکردن ئەگەر بچواتە بواری جێبەجێکردنەوە ئەم دروشمانە ئەمە دروشمێکی ترمانە بوو ئەو کاتە باسی یەکێک لە تەورەکانمانە کرد کە دەوڵەتی عێراق نەیتوانێت بخاتە بواری جێبەجێکردنەوە یاخود ئێمە بیخینە بەرنامەی کارمانەوە تاواکو بتوانین لە ئەم خولی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەم کابینە نوێی حکوومەتی عێراق بتوانین بیخینە بواری جێبەجێکردنەوە دەوڵەتی عێراق ما هەموو کاک چۆمان شتێکەڵێم لە دروستبوونی دەوڵەتی نوێی عێراق هەتا بچینە پێش دروستبوونی دەوڵەتی نوێی عێراق و پێش 2023 بچینە ڕژێمی سەردەمی ڕژێمی بەعسەوە و بۆ پێشتریش مێنتاڵەتێک حکومداری عێراق کات بەداخۆ کە ئێمە وامان ئەبینی و تەمەنای ئەومانە کرد کە لە دوای 2023 جۆرێکی تر بێت یاخود کابینە دوای کابینە بتوانین بە مێنتاڵەتێک و بە عەقڵەتێکی جیاوازترەوە تەعامل لەگەڵ کەیسی کورد و لەگەڵ کورد و لەگەڵ مافەڕەوەکانی کوردستان کات ئەو مێنتاڵەتی ئەو عەقڵەتە ئەوەیە کە بە بەردەوامی من ئامادەم وەکو دەسەڵاتدار عێراق کورد بچەوسێنمەوە لە هەر سەردەم و بەجۆرێک لە هەر کابینە و بەجۆرێک یعنی ئێمە ئەگەر ئێمە سەیری ڕابردووکەین من زۆر نامێ بکارەمەوە بۆ مێژوو بەڵام یەک شت ئەگەر ئێمە سەیری ڕابردووکەین ئەوەی کە گەلی کورد خەباتی بۆ کرد مافی ئازادی بوو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و مافی ژیانکردن بوو ینی ئەوەی کە کورد داوایە کات شتێکی زۆر باسیتە ینی مافی ژیانکردنە لە سەردەمی ڕژێمەکانی پێشووەوە کورد ئەچەوسێنرایەوە قەتڵ و ئامەکرات زیندە بە چاڵەکرا ئەمەی کە جینۆسایدەکرا ئەوەی کە ئێستاش حکوومەتی عێراق کابینە جیاوازەکان لە دوای 2023 ئەی کاتێکی فەرق نییە کاتێک کە تۆ دەست بە قوتی هاوڵاتیان و تاک بە تاکی بڵێن لە سەدام خراپترەکە نامانە بەڵام بە چی؟ ئێمە ناتوان سیرکە جۆری سەرکوتکردنەکە و جۆری سراعەکە تەنیا فۆرمی گۆڕاوە دەستخستنە گەرووی هاوڵاتیەک مناڵێک کە چاوەڕێی موچێ بە 2001 مبڕێر بە 2001 پاساو ئەمە بەوەتا کاتە جینۆسایتێکی سپی سیرکە بزەبەت ئێمە ئەگەر ببینین لە ڕابردووە زیندە بە چاڵ کراوە خۆ موچەی کێشەی موچەی نەبووە کاتی سەردەمی باس بەڵام زیندە بە چاڵی کردووە تیرۆری کردووە سەرکوتی کردووە ئەنفالی کردووە کیمیا بارانی کردووە
لە ئێستاە کاتێک کە تۆ 3 مانگ 4 مانگ موچەی هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان نەی کە تەنیا سەرچاوی بژێوی ژیانکردنی ئەم موچەیە بێت چی فەرقە لەگەڵ ئەنفالکردنە کەواتە تۆ دەست بردو بۆ قوتی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە تۆ ناڵی نەوتەکەی بڕواتە دەرەوە کە ئێستا ئەلحەمدولیلا ینی ئەو کێشەیەش چارەسەر بووە تۆ ناڵی داهاتی ناوخۆی بەکاربێنێت بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی لە ناو هەرێمەکەیە تۆ ناتوانانی ناڵی دنیای کێشەی لەسەر ئاسی ئیقلیمی بۆ دروستەکەی دنیا دەرگای لەسەر ئاسی نەودەوڵەتی بۆ دەرگاکانی لێداخی و زائیدەن تۆ لە قەیرانە جیاوازەکانە ئەگەر تۆ سیستەمی فدرالی پەیڕەوەکەی لە قەیرانە جیاوازەکانە تۆ بێ ئەگەر قەیرانی تەندروستی بێتە پێشەوە قەیرانی کەشوهەوا بێتە پێشەوە تا دوای تو ئەبێت وەکو هەرێم سێری وەکو با بڵێن بەشێک لە هەرێمێکی ناو دەوڵەتەکە تا سێریکی تو دەستێکە پێوەی بێت بەڵام نا ئەوەی کە حکوومەتی عێراق کردوێتی بە پێچەوانەوەی قەیرانەکانی لێ زیاتر قوڵەکاتەوە لێ زیاتر تۆخەکاتەوە لەنێو قسەکانی کەژانخانە ینی من ئەوە ئەبینمەوە و ئەوەم خوێنەوە کە پارتی 2000 لە چارەی ئەوانیت ینی چۆن داوای مافەکانی گەلی کوردکەوە سازش لەسەر مافە دەستوریەکانی خۆی نەکات هەر بۆیە تا پارتی نوێنەری زیاتر بێ بەمانە ئەوەی کە پێڵێن بەرگری لە کورد لە باشوور سەرڕای جێنۆسایدی کورد لە سەردەسی حکوومەتێک لە دوایەکانی عێراق پارتی 2000 لە چارەی ئەو ڕژێمانە ئەو عەقڵیەتەیەت کە بەو شێوێ بەئاگر و بە ئاسن تا موچەبڕی ئەزانی کاک جۆمان شتێکەیە پارتی لە دروستبوونیەوە بۆ خزمەتکردن و نوێنەراتی گەلی کوردستان دروست بووە و ئەو ئەرکە قورسی خسۆتە سەرشانی خۆی لە سەردەمی شاخەوە بۆ ئەمڕۆمان کە ئێمە تیا قساکەین ئەگەر تەرکیزکەین نەفەسی پارتی زۆر زۆر بە تەحمل بووە لە سەرجەم کاتە جیاوازەکانە و قۆناغە جیاوازەکانە تحملی ئەوەی کردو هەتا زمانی گفتوگۆ هەبێ زمانی گفتوگۆی بەکارهێناوە بەڵام کەی هەموو دەرگاکانی زمانی گفتوگۆ داخراوە ڕێگەی تری بۆ بەدەستهێنانی کارتی تری بەکارهێناوە ڕێگەیەکی تری بەکارهێناوە چونکە ئەو ئەرکی نوێنەرایەتیکردنی گەلی کوردستانی بە سەرجەم پێکات و ئاینە جیاوازەکانەوە لەم هەرێمەیە گرتوۆتە ئەستۆی خۆی و خەڵکیش متمانی بە ئەم حەزبە هەیە ینی ئەگەر تەرکیزکەین بەم هەموو قەیرانە جیاوازانەوە لە ماوەی ئەم دوو کابینە سێ کابینەی ڕابردووە کە بۆ هەرێمی کوردستان دروست کراوە کە بۆ کابینە جیاوازەکانی هەرێمی کوردستان دروست کراوە تا ئێستا متمانەیەکی جدی لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستانە هەیە ئەمەش بۆچی هەیە ئێمە حزبی ترمان بینیوە دەنگەکانی زۆر زیای کرد دەنگەکانی کەمی کردوە نوێنەری وازی لێ هێنا و نوێنەری بزەبێت ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەوەیە کە دەنگدەری ئەم لایەنانەی تر لەسەر بنەمایەکی مەبدەئی دروست نەبوو لەسەر بەرنامێکی کاتی بەڵێنەکانی خۆی ئەنی بۆ ئەمە بەرهەمی خۆی چینیوەتەوە ئەم حزبە پارتی دیموکراتی کوردستان لە سەرجەم هەڵبژارنە جیاوازەکانەوە ڕاستە ڕێژەیەک کەمەکات ڕێژەیەک زیە ئەکات بەڵام ئەو ڕێژەیە نییە کە ئێمە بڵێن گۆڕانکاریی زۆر زۆری پێوە دیارە ئەویش بۆچیە گەڕێتەوە بەرنامەی کاری ڕاستەخۆ مطابق بۆ لەگەڵ کاری لە دوای هەڵبژارنەکان بنمونە ئێمە سەری کابینەی و حکوومەت هەرێمی کوردستان کرد با ئەمە هەموو شتێک تەحەدیە با سەیری بەرنامەی کاری کابینەی نۆکەین بەس بە نموزەج ئەخیر کابینە بێنینەوە ببینن بەرنامەی کارەکە چی بووە و ئەوەی کە لە ماوەی ڕابردوو لە کاتی کابینەکە کراوە چی بووە بەرنامەی کاری بە دیجیتالکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێمە بینین هەموو دەوڵەتە پێشکەوتەکان حکوومەتە پێشکەوتەکان ئێستا لەسەر ئاسی دنیا تەواو حکوومەتی دیجیتالین یعنی ئەوەی کە ئەم کابینەیە کردی بناغی حکومداری بناغی دەوڵەتداری دامەزران ئەمە یەک دوو ئەمێ بەرنامەی بە دیجیتالکردن و دیکەینەوە ژیری دەستکرد و ئەی و دیجیتالە ئەوە یەک پێناسی دیجیتالی بۆ تاک بە تاکی هەرێمی کوردستان دروست کرد هەژماری منی خسە بواری جێبەجێکردنەوە کە تۆ حسابی بانقی تا ئێستش بەپی پێویست هاوڵاتیانی ئێمە لە قیمەتی ئەو پرۆژێ تێنەگەشتون بەڵام خراوەتە بواری جێبەجێکردنەوە و ئەمڕۆ سبەینێ لە بەرنامەکە و لە هەنگاوە زۆر زۆر جدیەکەتی ئەگەر پێشەوەی ئەو گشت لەمپەڕە بۆ بالضبط ئەم هەموو قەیرانە دروست کراوانە و قەیرانە با بڵێم سروشتیانی کە بەرۆکی ئەم کابینەیە کرد ئێمە گەربین سەیری بەرنامەی
ئەم هەموو بۆند و بەنداوە جیاوازە دروستکرا بەم قەیرانەدارایی کە ئەم کابینەیە پێیان تێپەڕی ئێمە ببینی چۆن گرنگی بە کەرتی کشت و کاڵێ ئەمە هەمووی لە بەرنامەی کاری کابینەی نوێ هەیە کاتێککە لە ناو پەرلەمانە متمانی پێدرا ئێمە ئەگەر ببینین لە بابەتی کەرتی تایبەت و گەشت و گوزارە چەندێک پەرە بە کەرتی گەشت و گوزاریرە ئەمە دنیا دەرفەتی بۆ گەنجان و لاوانمان ڕخسان کە هەلی کاریان بۆ برەخسێت لە شوێنە جیاوازەکانە هەلی کار بۆ ئەم جارەی ئەم هەموو حەفارەیە پێنجی کەسانی کارەکەن لەو بڕیارش دەرچوو لە سا پێنجی دەستی نێوخۆیە بزابێت ئێمە گەرسێری ئەو ژێرخانە ئابوورێکی کە کابینەوە حکوومەتی هەرێمی کوردستان من هەموو جارێک ئەڵێمەڵێم سەرباری هەموو کابینەکان کاری زۆر باشیان کردووە بە پێی قۆناغەکەی کاری زۆر باشی کردووە بەڵام ئەوەی کابینەوە حکوومەتی هەرێمی کوردستان کردی بناغی دەوڵەتداری دامەزران دەوڵەتێکی سەردەم نەک هەر دەوڵەتێکی لە دەوڵەتێک بێت وەکو دەوڵەتە تازە پێگەیشتوەکان مامەڵەی لەگەڵا بکرێت بەڵکو بە پێی بەو ئەقڵێتە سەردەمیانی کە ئەم حکوومەتی بەڕێوە ئەبرد دەوڵەتێکی بناغی دەوڵەتێکی سەردەمیانی دامەزران و پرۆژەکانیشی بکێت جێبەجێ کرد خۆی ئەوە یەکێکی ترس لە زۆر جوانەکانی ئەم کابینێ بە گەنج جێبەجێ کرد ئێمە گەر سەری تیمەکانی تیمی جێبەجێکردنی ئەم پرۆژانەکەین هەمووی گەنجن هەمووی گەنجی حکوومەتی هەرێمی کوردستانن گەنجی و سەرجەم شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە زاخۆ بە خانەقین لە جێبەجێکردنی پرۆژی هەژماری من بۆ جێبەجێکردنی پرۆژی کارەبا 24 کاتژمێری کە خەڵک بە خەونی ئەزانی ئەم هەموو مۆریدەیە کوژایەوە تۆ ڕێژەی سەرەتان نەزانی چەندێک بەدەر لە سەرتان نەخۆشیەکانی تریش چەندێ بەرز بوو گۆڕانکاری کەش و هەوا ئێمە خەریکە عێراق بەرەو بیابان بوو ئەوەی کە تەمەن 24 کاتژمێر کارەبا خەیاڵ بوو خەون بوو دوجار بەو ئەخر من لە تۆڕی کۆمەڵایەتی خۆم نووسیم ینی ئەوانە هەرچی ئەڵێن پێچەوانەکەی تۆ ئەتوانی ببینیتەوە کە پێچەوانەکەی ڕاستە لە نمونەی 24 کاتژمێر کارەبایی ینی صاحب مۆلیدێنێتە سەر شاشە و باز لە ئەمەیە متمانە بزەبێت ئەمێ بمتمانە درسەکات تۆ سیرکە ئێمە بە بەردەوامی لەسەر گەلمێشکی گەنجی ئێمە کاریانە کرد کە وەکو ئیرهابی فکری و لە هزار تا ئەسەش ئیشەکات لە ڕێی میدیاوە لە ڕێی دیجیتال میدیاوە لە ڕێی هەنگاوە جیاوازەکانی تری خۆیانەوە تەرکیز کە ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کردی چی بوو؟ پرۆژەی گەشانەوەی جێبەجێ کرد پرۆژەی گەشانەوە چییە؟ سەپۆرتی پرۆژەی بچوو کە کات کە لەلایەن گەنجان و لاوانەوە ئەیانەوێت بە بڕێک پاریکەم بەبێ ئەوی ئەم پارەیان نێوەرگیرێتەوە پرۆژێکی بچووکیان هێجا لە سەرتاشیەوە بیگرە بۆ دامەزرانی کافتریایە و تا دوایی سەپۆرتی گەنجان و لاوانی کرد بە دەر لەوە ئەوەی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان کردی بە بەرهەمکردنی نێودەوڵەتیکردنی بەرهەم ناوخۆیەکان ینی چەند بەرهەمی نێوخۆیمان ئێستا ئیسرادی با ئەنێرێتە دەر بەڵێ جوتیارمان نەبینی بە ینی چۆن لەو جادان تەماتەکانی هەڵەڕشت وانە پەتاتەکانی هەڵەڕشت پاو بێزار بوو لەبەرەوەی کە تۆ نەئەتوان ڕستورەکان کۆنتڕۆڵکرێ بە پێی پێویست لەو کاتێ بەرهەمی ناوخۆ پێ ئەگات و لە هەمان کاتیشە ئەو بەرهەمە لەو کاتێ ئەوە زۆر بوو کە ینی تاو تۆ هاوڵاتیان ئەمەیان پێویست و باقیەکەی ئەمایەوە کاک چۆمان ئەمە ینی کۆکراوەی گفتوگۆکەم بە شتێ بکەم ئەمە وای کردووە کە متمانەیەکی جددی لە بینی دەنگدەری پارتی دیموکراتی کوردستان و دەنگدەری دڵسۆزانی هەرێمی کوردستان نەکرد پارتی پێڵان خۆڵەمێشی بزەبێت دڵسۆزانی ئەم خاکە لە هەرێمی کوردستان و بینی پارتی دیموکراتی کوردستان دروست بێت چکە من ئەمە بەرنامەی کاری منە من متمانم پێ بە دەسەڵاتم بەرێ با میچوان بەرنامە جێبەجێکەم ئێمە ئێستا بە سەربەرزان ناتوانین کامپین بۆ حزبی خۆمان بکەین لەبەر ئەوەی ئێمە بەڵگەمان پێیان دەنگی زۆڵاڵی پارتی لە بانکشی هەڵبژارەکانە دەبینینەوە و دەنگی نووزەی ئەوانیش بە واقعی دەبینینەوە فی بەر مەبدای چی سیبیلی چی ینی ئەوان کە سزا دران بۆ نمونە ئەحزاب دروست بوو 25 کورسی 24 کورسیە بەر تا ڕادەی سەفر چوویەوە کاتێەوە نییە کەژان خان وەکو ئەندام پەرلەمانێکی پارتی بە تایبەتی لە سلێمانی کاتێەوە نیە دەنگدەری سلێمانی ینی بەم واتایە پارتی تاقی کراوەتەوە بەڵام با پاداش بکرێت ئەزانی من داوا لە دەنگدەری نەکتەنیات ناو سلێمانی و سنتەری سلێمانی و ئەم زۆنە ئەەکەم داوا لە سەررجەم ئەو دەنگدەرانەکەم کە دەنگیان بۆ لایەنێکی تر بووە یاخود هەر دەنگیان ناوە کاتی ئەوەیە کە ئێستا متمانە بە پارتی دیموکراتی کوردستان من کاتی ئەوەیە کە ئێستا متمانە بەو پارتە بن بەو حیزبە بن کە بەجددی
لە ئاست قسەکانی خۆیان بووە لە ئاست بەڵێنەکانی خۆیان بووە ئێمە من کە لە خولی پێشوە ساڵێک پێش ئێستا بەربژێر بووم زۆر تەرکیزمان لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە لێ ئەکرا و بەڵێنێک نێن بە خەڵک کە ناتوانن جێبەجێکەن خۆ کەس ئاگای لێ نێتەوە چیتە ماڵێکەوە بچ بەڵێنێکی پێیت بەڵام بە ویژدانەوە نابێت بەڵێنێک بن کە ناتوانن جێبەجێکەن بۆچی چونکە ئێمە پەروەردەکراوین قوتابخانەکانی ئەم حزبین و ئەم پارتین وا فێر بووین کە بناغی پارتەکەشمان وا دامەزراوە بەڵێنێک نین کە ناتوانین جێبەجێکەین جیاوازیە لە ئاسی فەردی بۆ ئاسی گشتێک ئێستا کاتی ئەوەیە چۆن ئێمە لەسەر ئاستی حزب بەردەوام لە ئاست متمان و بەڵێن و جێبەجێکردنی کارنامەی خۆمانە بووین ئێستا پێویستمان بۆیە کە بە قووەتێکی زیاتر دەنگدەرە خۆڵەمێشیەکان یاخود ئەو دەنگدەرانی کە پێشتر ئەحزابی تریان تاقی کردوەوە بە ئۆپۆزیسیۆن و غێر ئۆپۆزیسیۆن یاخود هەردەنگی نیاوە بام جارە متمانیان بۆ لیستی 275 پارتی بێت بام جارە متمانیان بۆ بەربژێرەکانی پارتی دموکراتی کوردستان بێت تاوەکو ئێمە بتوانین بە دەنگێکی زوڵالتر بە قووەتێکی زیاتر بتوانین ڕووبکەینە عێراق و جارێکی تر داوای مافەڕەوەکانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان هیچ نەنگێکی تیانە کەژانخان بەڕێستان وەکو کادرێکی پارتی تکاب بکەی لە دەنگدەری سلێمانی بۆ ئەوەی ینی پاداشتەکە ئۆکەی ئەمە کار و خزمەتەکانی کابینەی نوێمەوە پارتیە بە تایبەتی و ئەو نوێنە ڕەواقعیانی کە لە بەغا لە پەرلەمانی عێراقدان و ئەو سازشانی کە پارتی نەیکردووە و پێچەوانێشی لایەنی نێوخۆیی بە دەنگی کوردی زیاتر لە شۆڤێنێکی عەرەب دژی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و هەمیشە ڕادەستکردنیان ئەوت لە نەوتەوە لە کۆی داهاتەوە لە خاڵە گموردیەکانەوە تا دەکاتە فڕۆکەخانە ئەزانی کاک چۆمان من وەکو کچێکی ئەم شارە ڕجال لە دەنگدەرانی ئەم سنوورەکەم بە بازنە زۆر گەورەکەیەوە سلێمانی دەوروبەری سلێمانی هەڵەبجا گەرمیان شارە زۆر کە ئەو شەرەفەمان پێ بەخشن تاوەکو خزمەتیانکەین تاوەکو لە خزمەتیانە وشەکە جوانە تاوەکو یعنی ئەو ئەرکە بە ئێمە ئامادەین ئەو ئەرکە بکەینە سەرشانی خۆمان و کردوشمان و بەردەوامیشە بین بەڵام ئەو وتمانەمان پێ بەخشن کە ئێمە بتوانین خزمەتی زیاتریان کە خەڵکی ئەم شارە مستحقی ئەوەیە کە زۆر خزمەت کرێ خەڵکی ئەم شارە هیلاک بووە چەند ساڵە جۆری جیاواز لە فۆرمی جیاواز بەشداری پرۆسە جیاوازەکانی کردو بەڵام ئەوەی کە ئەو بینیوێتی تەنیا چەسانەوەی بووە یعنی خزمەت نەکراوە لە ڕووی ڕێگاوبان و خزمەت نەکراوە لە ڕووی ڕەخساندنی دەرفەتی کارەوە خزمەت نەکراوە لە ڕووی دابینکردنی دەرمان و مافە سەرەکیەکانی لە ناو خەستەخانەکان و لە ناو دائیرەکانی حکومەتە بۆیە من یعنی ئەوە من هەموو جارێک ئەڵێم خەڵکی شاری سلێمانی و دەوروبەری و ئەم زۆنە بە شێوەیەکی سەرەکی بەجددی مستحقی ئەوەیە کە خزمەت کرێت و ئەو دەرفەتە بڕەخسێنرێت کە جارێکی تر متمانەیەکی زۆر جددی بە پارتی دموکراتی کوردستان بات کە نوێنەرێکی زیاتر لەم سنوورە بنێرێت ئی پارتی تاوەکو بتوانێت خزمەتی هاوڵاتیانی ئەم شارەکە چکە بەڕاستیش یعنی ئەوەی کابینم ئێمە گە تەرکیزی مناطق زۆر جیاوازەکان کە لەناو هەرێمی کوردستانە من حەز ناکەم ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقین بێم باسی هەرێمی کوردستان کەین بەڵام ناتوانین ئینکاری لە بەرەو پێشچوونی هەنێ شار و شارۆچکەی هەرێمی کوردستان کە پارتی تیا دەستکراوە بووە کە توانوێتی هەمان بجێتە ناو شاری سلێمانی من حتوان قسەکەت بۆ دەوڵەمەند ئەەکەم ینی ئەمە کە بڵێن دانیشتوانی هەرێمی کوردستان ئۆکەی با پارتی بکەنن نوێنەر سەر ڕای ئەو هەموو لەم پەڕان نەک ئەمە ینی پارتی بەم تمۆحەوە کە ئێستا هاوڵاتیانی عەرەب بە تایبەتی لە نێنەوە کە ئیبینەوە هەموو خزمەت گوزاری پارتی داوای دەنگی ئەو نیشتمانی عەرەبەکانی ژەکات بەو تەحەدایەوە ئێمە ئەگەر تەرکیزی ئەو میدیا جیاوازانەکەین کە لە ناو عێراقا خزمەتی دەوڵەتی عێراق و هاوڵاتیانی عێراقەکەن ببینە چۆن بە چ شێوەیەک باسی پێشکەوتنەکانی هەرێمی کوردستانەکەن باسی پێشکەوتنەکانی هەولێرەکەن باسی پێشکەوتنەکانی زاخۆ و دووهۆک و تا دوایی ئەکەن ببینە چۆن باسی جێبەجێکردنی یاساکە جیاوازەکانە بن لە ناو هەرێمی کوردستانە چونکە عێراق بە هەموو سەرجەم شارۆچکەکانەوە خاڵیە لە جێبەجێکردنی یاسا گروپەکان بەڕێوەیە بن خاڵی لە خزمەتکردن لە بەرەو پێشچوون ئاوی خواردنەوەی نییە ینی منتیقیتیانە تۆ شارێکت ژێری پڕنەوت بێت بەردەوام بەشێک لە گروپەکان و دەوڵەتەکانی تەنی دراوسێت لەسەر خێروبێری ئەم شارە بژین بەڵام ئاوی خواردنەوەی نەبێت کارەبای نەبێت و بناڵێنێ بەدەست بە بیابان بوون بناڵێنێ بەدەست هەلی بێکاری لە ناو گەنجانیان و تا دوایی بۆیە ئەبینین کە چۆن کەناڵەکانی ئەوان ئێمە نایڵێن بڕۆ بە دەنگدەری لە تۆڕی کۆمەڵایەتەکان با دەنگدەری خۆمان
هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەو جیاوازێ ببینن ئەوان بە ئاواتی ئەوەن کە حکوومەتێکیان هەبێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان بە ئاواتی ئەوەن کە قیادێکیان هەبێ وەکو جەنابی سەرۆک بارزانی بە ئاواتی ئەوەن کە سەرۆکی حکوومەتێکیان هەبێت کە هەموو هەوڵ و هەدەفی ئەوە بێت کە خزمەتی هاوڵاتی هەرێمی کوردستان کات واز لە هەموو جانبەکانی تر بێنێت تەنها هەدەفی سەرەکی خزمەتکردنی هاوڵاتی بە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی کەواتە بۆچی ئێمە خۆمان لەناو خۆمانە قەدری ئەو حکوومەتە قەدری ئەو پارتە سیاسی نەزانی بۆ ئێمە دەرفەتێکی تری نینێ تاوەکو بتوانێت ئەو شەرەفەی بە بەردەوامی پێی دراوە لەم مانتیقەیشا پێی بدرێت و خزمەتی هاوڵاتیان کات لەم سنوورە و لەم زۆنەیە بۆی قەدری ئەم پارتە بزانین کە پارتی دیموکراتی کوردستانە یعنی بەم واتایە دیسان ئەوەی کە لە بەغدا کە بەرگری لە مافە دەستوورەکانی هەرێمی کوردستانەکە تا ئەو ڕادەیە کە ژانقان یعنی سازشی نەکردو سەر ڕایەوە کە دنیای لۆ دوو فشار کەوتووە سەر بە تایبەتی موچە خۆران یعنی خودی سازشکردنەکە ناکاتە ممارەسەی سیاسی و تا ڕادێ من هیچ پێم زەدەگۆیی نییە پێ بڵم خیانەتە ئەگەر سازشکردن لەسەر مافە دەستوورەکانی خۆت بزەبێت ئەزانین کاک چۆمان ئێمە سەرێکی تیمەکانی تیمی پەرلەمانی پارتی دموکراتی کوردستان تیمی حکوومەت ئەو وجودە جیاوازانی کە بە بەردەوامی هەفتەی 2 بۆ 3 جار ئەڕۆشتن مخاتەبەی وجودە جیاوازەکانی تا ڕادێ هیلاکردن بزەبێت تاڕێکی بە بیان و گرتن یعنی ئەم لیست ها لیزڕۆی ئەم خەلەلی تیابوو ڕقەمێکە خەلەل هەیە نەخێر ئەم ناوە پێشخراوە ئەم ناوە ناوی باوکینی ئەم ناوە ینی منتیقیتیانە تۆ شعبێ برسیکێ وڵا بیان و بدۆزی تۆ ئەم ناوە ناوی باوکی یاخود ناوی باپیری خەلەلێکی تیایان ڕێنووسەکەی تەواوی سەفەری کردبوو هەموو کاتێکی کاتێتە کۆتایمانکان نزیک ئەوەی کە وا بڕیارەکە واژوێ لەسەر کە هەموو وەفدەکان هاتوون ڕۆشتون هەموو شتێ تەواو کەوتوتە سەر سکە بەڕێز وەزیری دارایی سەفەرێک ئەکات 3-4 ڕۆژ نایەتەوە یعنی ماتەڵەی لە ئیشەکەیەکەن ئەمای کە لە ڕێی وەفدەکانی نوێنەرەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە ئاکرا لە ڕێی هیچ کەسێکی ترۆ ناکرا یعنی هەنێ جار ئەدبینی کە ئەڵەی تەنیا نوێنەری گەلی کوردستان تەنیا نوێنەرەکانی پارتین ئەدبینی کە هیچ زۆر بەکەمی هەبوو مووقف هەبوو کە سەرجەم پارتە سیاسیەکان بەلایەنە جیاوازەکانەوە تا ڕادەیەک کۆدەنگە بوون لەسەر پرسێک بەڵام ئەمە بەپێی بەرنامەی پارت حیزبەکەیان بوو بەپێی هەلومەرجی ئەو کاتە بوو بەپێی مەسلحەتێکی کاتی بوو تا دوایی زۆر کەم ئەمە دەبینی ئەدبینی کە ئەوەی کە بە بەردەوامی سازش لەسەر مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکات و خۆی بە خاوەندارەتی ئەم پرسازانێت تەنیا نوێنەرەکانی پارتی دیموکراتی کوردستان بوو نەک تەنیا لە پەرلەمانی کوردستان لە ناو حکوومەتی نوێنەرەکانی پارتی لە ناو حکوومەتی عێراقا لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە کاتی کە ئەڕۆشتن لەسەر هێنانی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لەسەر بە دووبارە بە بازارکردنی نەوتی هەرێمی کوردستان مخاتەبەی وەفدە جیاوازەکانیانە کرد بۆیە بەڵێ ئەوەی کە پارتی کردوێتی لە دروستبوونی و تاوکو ئێستا خاوەندارەتی مافەڕاوەکانی گەلی کوردستانی کردوتە سەر بەم واتایە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەواو دەرگیری بابەتێکەکەران بە تایبەتی لە بابەتی موچە پارتی هەڕەشەی خۆیە کرد هەر بۆیە هەڕەشەکانی پارتیش دوجار قسەنگی و قورسایی خۆی هەبوو لە پەلەمان سەرجەم کارتەکانی بەکارهێنا لە پێناوی پارتیانە بوو لە پێنا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو و هەتا لە کاتی ئینتیخاباتەکانە و ئێمە تەنانەت لە کاتی دروستبوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەی کە پارتی ئێوێت و ئەوەی کە پارتی دائما مناقەشەی لەسەرکات و ئەوەی کە پارتی کارتە جیاوازەکانی تیا بەکارهێنێت تەنیا تەرکیز کە بەس بۆ خزمەتی هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان بە سەرجەم کاتی کاڵین هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەنیا باسی کورد ناکەین سەرجەم پێکاتەکان بە ئاین و لەتەوە جیاوازەکانەوە و ئەوەی کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامەی کاری ئەم هەڵبژارنەیە بەشێکی تەرکیزی لەسەرکات ئەویش ئەوەیە بەدیهێنانی ئازادی بۆ سەرجەم هاوڵاتیان لە عێراقا نەک تەنها هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە چونکە کۆمەڵێک لایەن هەیە کە و شار و شارۆچکە هەیە کە لە ناو حکوومەتی عێراق بە تەواوەتی پشتگوێ خراوە و خزمەت گوزاری بۆ ناچێ لە سەرجەم با بڵێم پرۆژە خزمەت گوزارەکانە دایان بڕانون هاوڵاتیانی برسیەکرێت ئەمە هەر هاوڵاتی لە ناو خۆیان بوونی بودجەیەکی هەرە زەبەلاح کە دوجار ئەمە لە ساعە 5 ئەو بودجەیە
کە لە عراق و درابێ بەهرێم لە سا پێنجە و ئەگەر قەرزیشی کرد بە لەوس لە سا پێنجە ئێمە لە ساسە لێمان بڕاوە ئەم جیاوازی زۆرە ئەم جیاوازی زۆرە و لە هەمان کاتیشا چی کردووە هەستاوە تەمامەتەن هاوڵاتیانی خۆی بە پێچەوانە تێگەیانوە کاتی پێشکەوتنەکانی هەرێمی کوردستانە بینن لە ڕێگەشت و گوزارە و کاتی کار سەر لە سەردانی هەرێمی کوردستانەکەن ئەڵێ ئەمە پارەی عێراق ئەبرێت ئەمە پارەی عێراق ئەبرێت و خزمەتی هەرێمی کوردستانی پێئەکرێت بۆ ئەوچی بۆ دێنی تۆ هاوڵاتیانی خۆشت چاواشە ئەەکەیت هاوڵاتیانی خۆت کە خزمەتن نەکردوون کە ئەم پارێزە بەلاحە کەس نازانێت بۆچی بەکارێت کەس نازانێت چی لێت کەس نازانێت چۆن ئەبرێتە دەرەوە خزمەتی گروپی جیاوازی پێکرێ تو هاتووی سەرباری ئەوە بەو بودجێ لە سایە پێنجی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە تۆی وەرئەگرێت و بەوەی کە تۆ چاو لەسەر خاڵە سنوورەکانێتی چاو لەسەر پێشکەوتنەکانێتی و یەک خەڵکی خۆشە چاواشاکەیت و ئەتەوێت شەڕێکی بینی کورد و عەرەب دروستکەیت ئەتەوێت حقد و کەڕاهیەک لە بینی هاوڵاتیانی عەرەب و هاوڵاتیانی گەلی کوردستان دروستکەیت ئەمە سێکە ئەمە لەوە دەرەچێت تۆ سراعی سیاسیت هەبێ ئەمە تۆ تەوێت سراعێکی کۆمەڵایەتی دروستکەیت لە بینی کورد و عەرەب لە بینی شەڕێکی سایکۆلۆژی بەڵێ بزەبێت ئەمە خۆی کارەساتێکی ترەکە ئەم کابینە جیاوازان و یاخود بڵێ ئەم دەسەڵاتە جیاوازان و ئەم پارتە سیاسی جیاوازانی خوار و عێراق دەستیانیاوە کەژان خان ئێمە کە لە سلێمانین بەم واتە دیسان هیچ زەردەگۆیەکی تیان نییە کە ئەو هەڕەشانی کە پارتی لە عراقیەکە لە پێک لە کشانەوە یاخود لە بەشداری نەکردن لە پرۆسی سیاسیە لە خودی سلێمانیای مەحزابمانێ ئەوان هەڕەشیان لە هەرێمی کوردستانە کرد تا ڕووخاندنی و کەمە قەوارەیە نامێنێت هەر بۆیە دانیشتوانی هەرێمی کوردستان بە کۆی تەواوی بازنە گەورەکە حەقی ئەوە نییە کەسایی ئەو لایەنە نەباکە بەو شێوێ هەم بەڵێنەکانی نەبردەسەر و دوجاری بەو شێ بێویژدانە هەڕەشی لە کیانەکەی خۆیە کرد سەرکە ئێمە پارتی سیاسی و ئۆپۆزیسیۆنیشمان هەیە هەردوو لە بێ جیاوازی یعنی هەوڵاتیان ئێمە هۆشیارە بەڵام هەنێ جار تۆ ئەمەنە ئێرهابی فکری لەسەرا یعنی بەلاڕێیا بێت ئەگەر تەنها بە هەردوو تەرەفەوە پارتی سیاسیشمان هەیە و ئۆپۆزیسیۆنیشمان هەیە سەیری دروشمەکانیان کەیت لە هەڵبژاردنە جیاوازەکانە هیچی بنیادنانی تیان بزەبێت ینی هەنێ شتە کە ینی مەگەر خۆیان لەوا چێت تەعابیرێکی شەخسی خۆیان بێت بۆ مودەیەکی کاتی خۆیان کە لە معاناتێکی کاتی ئاژین هیچ ڕەبتی نییە بە هاوڵاتیانی لە هەرێمی کوردستان هیچ ڕەبتی نییە بە خەڵکی ئەم شارە ئێمە ئێستا لە حەوزی سلێمانی هەڵەبجە گەرمیانە سیرکەین ئەبینین ئەم خەڵکی پێویستی بە دروشمێکە کە خزمەتیکە کام حیزب هەیەکە بە دروشمێکی هەبێت کە خزمەتیکە نەکەتەنیا لەم هەڵبژاردنی نوێنەرانی پێشووتریشە کێشەخۆکان بزەبێت ئەوە وزایدە تۆ کێشا بێت حلی بۆ بدۆزیتەوە ئەگەر حلە پێ بێ قەینا بەس نەک تۆ بیرروخێنی بیسووتێنی یان کونجی زیندانیان و تا دوایەنی نامانەوێت ڕکلام بۆ ئەو تەعابیرە شخصیانەی ئەوان کەین کە لەو معاناتێکی کاتیەکە هەیەە ینی ڕەبتی بە دەنگدەری ئەم سنوور و دەوڵەت دەنگدەری ئێمە نێ لە هەرێمی کوردستانە بۆیە ینی زۆر بەداخەوە ینی ئێمە هەنێ جار هاوڵاتیانمان هەرچەنە زۆر هۆشیارن بەڵام ئەم ئێرهابە فکریانە تەسیریان لێ کات و بێئاگا ئەبن بۆ ماوەیەک لەوەی کە ئایا بەجددی ئەمە دروشمە یان ئەحساسێکی کاتی تاکە شخصی یاخود بڵێ گروپێکی بچووکە کە معاناتێکیان هەبێت لەو کاتەیە کەژان خان وەکو دواپرسیار کاتم لە بەردەمانەمە بەڕێستان وەکو ئەندام پەرلەمانی کوردستان خولی شەشەم تا ئەو شوێنە ئەوان کە چوون هەمە وەکو دواپرسیار کە ڕێگرن لە پێگەێنانی کابینی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەزانی کاک چۆمان ئێمە پارتی دموکراتی کوردستان و قیادی پارتیمان لە پێناو سەقامگیری هەرێمی کوردستان لە پێناو ئاشتەوایی ئامادەیە تەحملێکی زۆر تەنازولیشکا و تەحملیشی هەبێت بەڵام هەموو شتێکیش سنووری هەیە ینی ئەوە هەیە ینی ئەگەرێمە تەرکیزکەین لەم هەفتەی پێشوو ینی پارتی تقریبەن ئینزارێکی یابە لایەنەکانی کرد ئەگەر نێنە پێشەوە ئێمە بەدیلمان هەیە وش حەقی خۆی توشکەوا ساڵێک بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە تێپەڕێت و تەحملی پارتی لە ماوەی ئەم ساڵەیە و ئەم هەموو کۆبوونەوە و وەفد و تەکلیف و هێنان و برنە لە پێناوە ئەوەیە بوو کە ئێمە بتوانین نەکەوێتە بۆ شایەت و گرژێک نەکەوێتە بینی ئەحزابەکان لەناو هەرێمی کوردستان و بەتابەتی لە ناوان پارتی ئێمە و یەکێتیە
ئەوەی کە بینیمان ئەوە بوو ینی لایەن هەیە من حکومت پێک ناهێنم لە بەریەک دوان ینی تۆ هیچ مبررێک نێتەوە چون داخلی هەڵبژارتن بووی تۆ ئیلتیزامە لەسرت کە ڕێز لە دەنگدەرەکانی خۆی ڕێزە تۆ مامەڵی خەڵک ڕاوەستاوە تۆ ینی کە حکوومەتی پێک نهێنا و من ماتەڵام پێوە کردو هێنام و برن قاتە تۆ یاری بە دەنگدەری متمانی دەنگدەرەکانی خۆتەکەی بۆیە بە زۆر بەداخەوە ئێمە هیچ کاتێ ئازارەکەی ئەوەنە بەقوت نییە خودت بەهێز نییە کاتێک کە زەرەرەکان لە ئەحزابی دەرەوەی هەرێمی کوردستان پێمانەکات بەڵام ئەوەی کە زۆر ئێمە ئەیەشێنێت ئەوەیە کە پارتێکی سیاسی وا بڕیار بێت کە بۆ خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و گەلی هەرێمی کوردستان دروست بووە بەڵام بە تەمامەتەن پێچەوانەی ئەوە بێت خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کات و خزمەتی بەرنامە و ئەجندای شوێنی تر و لایەنی تر کات لە دەروی هەرێمی کوردستان ئەوە ئێمە زیاتر ئازارەیەات و بەڵام دوجار پارتیەر وەکو کە لە سەرەتای داخڵبوونەکە ماوتم بۆ خزمەتکردنی گەلی کورد دروست بووە و گەلی کوردستان دروست بووە بۆیە ئامادەیە هەموو سازژەکات ئەگەر لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت و ئامادەیە تەحملی چەندێک پێویست بێت بکات تاوەکو بە باشترین شێوە و بەبێ کێشە و مەشاکل بتوانرێت هەنگاوەکان بنێت و چارەسەرکان بدۆزێت تا ئەو شوێنە کە خۆیان وەزیریان هەیە لە کابینەی نوێم بۆ نمونە وەزیری کوشت و کاڵ ئەبێ ینی بەدەستکەوتی وەزیرەکەی خۆیان بزانن بەو شێوەیە زۆر سپاس کەژان محەممەد و کۆنداوی پەرلەمانی کوردستان کە لە سودوی ئەمڕۆ چۆمان لەگەڵمان نەبووی زۆر بەخێرە دەستی ئەو بەڕست خۆش بێت و لەشی خۆت و هاوکارانی ساخ بێت زۆر سپاس خۆشەویستان و ئەزدان ئێوەش هەمیشە تەندروست و کامەران بن